توندوتیژیانەی ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیدا ئێمە دەیانبینین بەرامبەر بە ژنان دەکرێت بەداخەوە سنوورەکانی تێپەڕاندوو و گەیشتووەتە ئاستی کوشتن. کوشتنەکانیش لێرە و لەوێ ئێمە تەرمی ژنەکان دەبینین دەنا ئامارێکی ورد و دەقیقماندا نییە بزانین ئایا ڕێژەکە چۆنە و ئەو هەواڵانەی کە لە سوۆسیال میدیاوە دەیبینین و دەیبیستین بەڕاستی هەواڵێکی دڵتەزێنە و هەواڵێکە کە پێمان دەڵێت کە ئایندەی ئەم وڵاتە ئەگەر بەم دۆخە بڕوات ئایندێکی باش نییە و ئاسایشی ئارامی ژن سەقامگیر نییە لە ژینگەی کوردیە کوردستان. لە ڕاستیە توندوتیژی لە شوێنی کاردا توندوتیژیەکە ئێستا بەربڵاو بووە و وردە وردە زیاتر جێگی خۆشیەکاتەوە بۆچی لەبەرەوەی هۆشیاری و ئاگایەکی ئۆتۆنیە لەلایەن ژنان و کچانی ئەوانی کە فەرمانبەرن یاخود کرێکارن لە شوێنەکە ئیش دەکەن بەداخەوە ئێمە دەبیستین و دەبینین کە لە زۆربەی شوێنی ئەو شوێنانی کە کچان کار دەکەن بێجگەلەوەی کە کارەکەیان دەکەن داواکاری تریشیان لەسرە دەست بۆ بردنیانەیە توانج و قسە و تەشیر پێدان و دەست بۆ بردن و چوزانم ئەو توندوتیژێ دەرونیانەی تر کە بەرامبەریان دەکرێت مەجگەلەوەی کە هەندێک جار توندوتیژی لەسەر مافی کارکردنەیە مافی کارکردنی یەکسان نییە لە هەموو شوێنەکە بۆ کچان و بۆ کوڕان وەکو یەک بتوان ئیش بکەن. بەڵێ ئێستا ئەمە بڵاوە و ئێمە بە ئاشکرا ئەوە دەبینین بەداخەوە بەشێکی ڕەبتی بەوە هەیە کە کچان ئەوانەی کە لەوێن یان زۆر بێ ئاگان لە مافەکانی خۆیان ویان ترسێکی دەرکردن و لە سەرکارلابردنیانێ بۆیە جورئەتی و بوێری قسەکردنیانێ ئەو ڕێکارانی کە پێویستە ژنان بیگرن نەبەر یەکەمیان ئەوەیە کە بە چاوێکی کراوە لە شوێنی ئیشەکانیان دەست بەکار بن و ئەوەی کە پێیان دەوترێ و پێیان دەکرێ لە کات و سات و ئانی خۆیان وەڵامی توندیان هەبێ و کەسێک زیان لە کەسێک لەو حاڵەتە ئاگادار بکەنەوە کە ڕوو دەدات بۆ نمونەگەر سەرەتا توانج لێدان بێت ئەو خاتونە ئەو کرێکارە کچە هاوڕەکانی یاخود کەسێکی بەرپرسی گەورەتر یان کەسێک لە مستەوای ئیشەکەیە بزانێ متمانەیەکی پێی هەیە بتوانێ مەسەلەن سکاڵای لا بکا بڵێ ئەم جۆرە لە وتە و واتەوات و قسە ینی قسە قۆڵانە ئەبینم کە من ئازارەیە ئەمە جۆرێکە لە بریندارکردنی هەستی من و دواتر دەتوانێت ئەگەر زۆر تەجاوزی کرد حاڵەتەکە دەتوانێت سکاڵا بنووسێ و لە شوێنی خۆیان هەوڵبات چارەسەری ئەوە بکات لە ڕێگەی یاسا و سکاڵایەکی یاسایی تۆمار بکات. بەداخەوە کە ئەو ئامارانە بەدی ئەکرێت و ئەیبینیت لێرە و لەوێ هەڵبەتە جیاوازی هەیە لە نێوان شار و شارۆچکە و گوندەکانە ئاستی ڕۆشنبیری خێزان و ئەو پەروەردەی کە لە ناو خێزانەوە هەیە جیاوازی هەیە ئەو جیاوازیە دروست دەکات ئەوەی کە ئەیبینم هەڵبەتە پەیوەندی بەوە هەیە بەڵام بەڕاستی جێگەی داخە کە هەر ژنێک یان کچێک لەسەر هەر شتێک کوژرێت شکە بەڕاستی کوشتن یەکێکە لەو شتانەی کە بەڕاستی نابێت هیچ باوک و برایەک بگەنە ئەو بیرکردنەوەیە کە مرۆڤێک لە ناوبەرن لە پێناوی شتێکی با بڵین بیرکردنەوەیەکی نادروستە خۆی ڕەنگە زۆر هەوڵدرابێت لەوانەیە زۆر مێزگرد و سیمینار و کۆبوونەوە و ئەم شتانە کرابێ بەڵام وەکو کاری مەیدانی بەڕای من ئەمە کەم تەرخەمی تیا هەیە بەڕاستی چکە ڕۆشنبیرکردن و بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری خێزانەکان خاڵی یەکەمە بۆ ئەوی بتوانین ئەم دیاردەیە ئەم ڕووداوانە خۆشانە لەناو کۆمەڵگەکەمانە لە ناوبەرین چکە هەر لە کۆنەوە ژنی کورد بە ئازایەتی و مەردایەتی لەناو بڵین کۆمەڵگەکەیە وجودی هەبووە و ئێستش هەرە بێ بەو شێوەیە بێت بەڕاستی ینی
تۆ لە مێژووتە مێژوویەکی جوانە هەبووە بۆچی ئەبێ ئێستا بەم شێوەیە یعنی ئاسی ڕۆشنبیریمان نزم بێتەوانێ هەڵبەتە کۆمەڵێک هۆکار هەیە من نامێ زۆر ڕوونی بکەمەوە لەسەر ئەوە ڕەنگە هۆکارەکان زۆر سادە بن هۆکاری زۆر سادە بن کە ببێتە هۆکاری لە ناوبردننی مرۆڤێک بەڕاستی ڕۆحێک لە ناوبەری ئەمە زۆر زۆر قورس و زۆر ئەستەمە بێگومان ژنانی ڕۆژئاوا سەلماندیان کە ژنی کورد ئەمان درێژکراوەی ئازایەتی و مەردایەتی ژنانی کوردی پێشوون و بەرزی ئاسی ڕۆشنبیریان کاریگەری لەسەر ئەوە هەیە کە ئەوان شان بەشانی براکانیان هاوسەرەکانیان یاخود بە هاماهانگی بتوانن ڕوبەڕووی دژمنەکانیان بنەوانێ و شەک هەڵگرن کە ئەمە لە کوردستانی باشوورە زۆر بەدەگمەن بینیمانە ناڵم نەبووە چونکە لە شۆڕشەکانی پێشووی کووردا کە بڵین بەر لە ڕاپەڕین ژنی پێشمەرگەشمان هەبووە ژنانی شان بەشانی هاوسەرەکانیان و براکانیان لە شاخکە با بڵین پێشمەرگایەتیان کردووە بەڵام ڕەنگەشێکیان هەڵنەگرت بێ بەڵام ئەو سمبولە جوانەی ژنانی ڕۆژئاوا هۆکارێکە بۆ ئەوەی کە ئێمە شانازی بە ژنی کوردەوە بکەین کە ئەویش با بڵین کاریگەری کللتوری عەرەب و فارس و تورک کاریگەریکی زۆر خراپی لەسەر پێگە و بەهای ژنان و هەتا پیاوانی وڵاتەکەشمان کردووە و چەوسانەوەیەکی ئەو تۆ دروست بووە کە وای کردووە جیاوازیەکی جێندەری لە نێوان ژن و پیاوە دروست ببێ من پێم باشە کە لە خوێندنگەکانەوەوانێ وانەیەک بە خوێندکارەکانمان بوترێت بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری دواتر بچنە ناو خێزانەکانەوە بە تایبەتی لە دەرەوەی شار با بڵین لەناو شارەکانە تا ڕادەیە باشترە لە دەرەوەی شار لە شار و شارۆچکەکانە کارێکی وا بکرێت کە ئاسی ڕۆشنبیری خێزانەکان بەرز بێتەوانێ کە هیچ هۆکارێک نەبێتە هۆی ئەوەی کە ڕۆحکەنە قوربانی شتێکی نەریتێکی لاوازی کۆمەڵگە